لگوری بریارا انکسی و ریوبریا خوسریا کانتونا جزیره همی آهنگن کیفه ی روژا ججنا نوروزه ورنسکناندن سدما روشا آوارتا یا ملت کرد ده دجی و کرز گرتن جخوینا بکروان کردستان را بتنه آهنگ به پیخستنا آگر نوروزه وریل دارخستن با آمده بونا نشتجین باجیارای گرکی لگی لدفتری نویزگاه انجومنا خوجهی یا باجاره گرکی لگی آگر نوروزا 2015 هاتا پیخستن ام ججنا پێشمەرگی قەهرەمانی ئیرۆ سەنگەرا دەشەر دەکەن ئەم جەژناوە پیرۆز دەکەن جەژنا دایکێ شەهیدە لە هەر چەر پارچەی کوردستانی ئەم پیرۆز دەکەن وەک ئەنجومانە خۆجەهی مەحازری خۆکردبوون ئەم ئاهەنگێ نەورۆزێ لەدار بێخن لگوندێ حەلێق لێ ژبەر قوناغا دیرۆکی قوناغا تایبەت گوام تێرە دەرباس بن ئیرۆ پێشمەرگێ مە سەنگەرا دەشەر دەکەن شەهید هەنا ژبەر ولۆ وەک بریارە ئەمانی ژمەر هاتی ئەم وەک ئەنجومانە خۆجەهی ئەم اکتیفای ئاگرێ نەورۆزێ دکەن و تا ئاهەنگە ئەم دەر نایەخن ملت گرکێلەگێ پێشوازیە نەورۆزا 2015 کرد بەهێلدانا ئالەیا ڕەش هەروەها نویزگەها پارتیا دیموقراتی کوردستانی سووریا پێشوازیە ملت کرد بەڤەکردنا دەریێ سەرساغیە ژمالباتێ بەکڕەوانێ کۆمکوژیا حەسەکێرا خەو ناوادا ئارمان جاوادا وێژ عزیمەتا مەکە بکەن یان وێژ عزیمەتا ڤیگەلی کێ بکەن لێ ئەم ژوارە ئەسبات بکەن و تەکەس دکن و هەروێ بلندتر بێ و ئەمێ بخۆرتر بن ئەم تکارن بە عەزاژی نەورۆزێ پێک بێن ئەم تکارم شاهیاژی نەورۆزێ پێک بێن و ئەرنەروز هەروێ بمێنێ و هەروێ بمێنێ و هەروێ بێنێ وەک تێزانین ji destpêka şûreşa Sûrî ve milletê Kurd li Sûrî ahengê kêfê di roja cejna Newrozê de disekinînê wek rêzgirtin ji xwîna bekrewanê şûreşê ra li gorî welatiyan cejna Newrozê heriyê bimînê berdewam çi bi derbaskirinê bi şahî û kêfê yan jî bi xemgînî وەکە 4 ساڵم چۆرەشا سووری دەنا نەورۆزامە لەغوت پێش فەمە ژبەروا کوشتیەوانە ئیساڵژی نەورۆزامە لەغوو بوو لە نوژبەر وا کوشتیە حەسەکێ و هەر نەورۆز لەغوو نابێ و چقا کوشتین چێ بێ هەر نەورۆزامەی بمێن هەر ساڵ دژمن تخوازێ و نەورۆزێمە لەغوو بکێ بەس بلا دژمن قەنجزان بێ و نەورۆزامە خلاص نابێ و هەر زارۆکەکە و تێ کوشتن سەد پێشمەرگەل پەی چێت بێ و سەد بەرزانی درابێ ملتê girkêlegê pêşwaziya Newroza 2015 kir bi dilxemgînî û guhdarî lorînên dayîkên komkujiya Hesekê dikin û dîsa aleyên reş hildan. Gulal yanî Orient News girkêlegê.